بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەی کینۆی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەداتین و خزمەتان دەخوازین کەم ڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لەبێت منی شەروەها خۆشحاڵم کامڕۆ لە خزمەتانم دیارە بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دووتەوەری سەرەکیمان هەیە لەگەڵ گواستنەوەی و زانیاری و چالاکانەی کە لە شار و شارڕژەکانی هەرێمدا ڕوو دەدەن لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە. بابەتی یەکەممان قسەکردنە لەسەر ناڕزایی و داواکاری دەرچۆدانە مەزراوەکان لە زانکۆپەی مانگاکان کە ماوەی چەند ڕۆژێکە فترەی پێشووتر ماوەستایانی وانە بێژ بوو لە ئێستادا دەرچۆدانە مەزراوەکان کە بە هەزاران دەرچوودانە مەزراومان هەیە ناڕزایەتیەکان دەستیان پێکردوێتەوە باوەڕیان وایە بەرەبەردەچینە ناو هەڵبژاردنەکانەوە پێویستیان بە دەنگی ئەوان دەبێت بۆیە دەبێت ئەوانیش لە بەرامبەردا شتێک وەرگرن لەوەی کە دامەزراندنیانە. تەوەری دووەمیشمان لە هەولێرەوە هاوکارمان ئەمیرانەمیر پێشکەشمان دەکات قسەکردنە لەسەر ڕووداوەکانی زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن کە ماوەیەکە کەم ڕۆژ هەیە گوێبیستی هەواڵی کوشتن یاخود خۆکوشتن لە هەرێمی کوردستان و لە ناوچە جیاوازەکاندا نەبین بۆیە دەمانێت بزانین هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئایا ئەمە هێشتا هەر حاڵەتە یاخود بووەتە دیاردە. ڕازان لەگەڵشیدا بڕگەی پەیامێرانمان دەبێت زانیاری شار و شارشۆکان بۆی عزیز دەگوازینەوە دەست پێک دەچینە لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوتنێت. کامەژەمان پێکرد قسەکردنە لەسەر ناڕزایی و داواکاری دەرچۆدانە مەزراوەکان لە هەرێمی کوردستان کە بەزاران دەرچووی دانەمەزراومان هەیە و باوەڕیان وایە هەر کاتێکیان نزیک دەبینەوە لە هەڵبژاردنەکان ئیدی حەزبەکان بەرۆکیامان دەگرن بەشێکی بۆی کە دەنگیان پێ بدەن بەڵام ئەم جارامان دەست پێشخەریان کردووە لە پڕ دوێنێ کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ساز کردووە سەردانی نووسینگەی پەرلەمانیان کردووە داوایەوە دەکەن کە دەبێت دامەزراندن بکرێتەوە و ئەمانە سوودمەند من لە دامەزراندن لە ناو حکوومەت و دامودەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان گەرنامان بایکۆتی هەڵبژاردنەکان دەکەن. راپۆرتێکمان هەیە دواتر دەچینە لای دوو لە میوانەکان کە نوێنەرانی دەرچۆدانە مەزراوەکانن. دەرچوانی دانەمەزراو لە هەرێمی کوردستان پەیامێکی هۆشداری توند ئاراستەی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن ڕایدەگەیاندن دەرگای دامەزراندن نەکرێتەوە بۆ ئەم هەڵبژاردنە بەدەنگەکانیان سزای حیزبە باڵادەستەکان دەدەن. لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بەشێک لە نوێنەری دەرچوانی دانەمەزراو ئەوەشیان ڕاگەیان پشتگوێ خستنیان زەنگێکی مەترسیدارە بۆ دەسەڵات. ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو هۆشداری تون دەدات بە لایەنە پەیوەندیدارەکان لە ئەگەری بەردەوامبوون لە بێباکی و ئاوڕنەدانەوە لە دەرچوان و گەنجانی بەشخوراوی کوردستان و چارەسەر نەکردنی کێشە و گرفتەکانیان کە خۆی لە بێکاری و دانەمەزراندندا دەبینێتەوە. بە هەموو لایەکی ڕادەگەێنین ئەم سیاسەتی بێباکی و گوێپێنەدانە سەرنجامەکەی بۆ دەسەڵاتداران باش نابێت و ئاسۆی حکومڕانیان بۆ گەندەڵانی مێژوو ئاوا دەکات کە ئەگەر
کە ئەگەرێک لە بەردەم دەرچوانی دانەمەزراو کراوە دەکات کە ژمارەیان زیاتر لە 200,000 دەرچووی دانەمەزراوە لە نێوانیاندا بایکۆتی هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق کە ئەمە سادەترین کاردانەوەی ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو دەبێت. هیچ ڕەوانیە ئێستا ئاوا وەکو وەرەقەیەک شەهادەکەی فڕیات هیچ بەهایەکی نەمێنێ. حکومەتی هەرێمی کوردستان و ئەوانەی کە بەناوی حکومەتی هەرێمە فەرمانڕەوایی ئەم میلەتەکان هەر بەجددی کارێکیان کردووە کە شەهادە لەگەڵ هەر شەهادەی هەر یەکێک لە دەرچوانی دانەمەزراو لەگەڵ ئەم وەرەقەیە قەدر و قیمەتێکی نییە کە بەیاننامەیەکی تیان نووسراوە. هیچ جیاوازێکی وای نییە. بەرپرسی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەشێک لە پەرلەمانتاران بەڵێن دەدەن داواکاریەکانیان بگەێنن بەلایانی پەیوەندیدار ڕاشی دەگەێنن پێویستە حکومەت لە کەرتی تایبەت و گشتیدا دەرفەتی کار یەکەم جار بۆ دەرچوان بڕەخسێنێت. ئێمە بە دوواداچوونمان کردو دایرە هەیە ینی هەر کارمەندی بەدەگمەن نەماوانە لەبەر ئەوە بەڕاستیمە پێویستە لەسەر حکوومەت ینی ئەو شوێنانە ئەو فەراغانە پڕ بکاتەوە لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان. ئەمە خاڵێک و هەروەها کەرتی تایبەت فراغێکی زۆر هەیە و پێویستیاتێکی زۆر هەیە پێویستە ڕێک بخرێتەوە ئەم بابەتە لەلایەن حکوومەتەوە هەلی دامەزراندن لە کەرتی تایبەتە هەلەکە بۆ ئەمان بێت بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بێت نەکەس هەرکەس لە ئاسی خۆیەوە بە شێوەیەک لە شێوەکان ئێمە پشتیوانی تەواویان لێکەین. لە هەرێمی کوردستان زیاتر لە 200,000 دەرچووی دانەمەزراو هەیە بەهۆی قەیرانی داراییەوە لە دوای ساڵی 2014ەوە حکومەت دامەزراندنی ڕاگرتووە. ساڵ لە دوای ساڵیش ڕێژەی دەرچوان لە هەڵخشاندایە و بەهۆی نەبوونی پلانەوە ڕێژەی بێکاری و کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار. ئەوە تا هەژێن کێکێک بووە لە یەکەمەکانی کوردستان بەهۆی بێهیوابوونی لە دەستکەوتنی کار و دامەزراندن ڕووی لە هەندەران کرد. بەڵام لە ڕێگەی گەیشتن بە ئەوروپا گیان لە دەست دەدات و لە جێگەی گەیشتن بە ئارەزوەکانی تەرمەکەیان بۆ دایک و باوکی گەڕاندەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی. بەڵازان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ناڕەزایی و داواکاریەکانی دەرچوە دانەمەزراوەکان کە بۆ ماوەی 6 بۆ 7 ساڵ دەڕوا دەرچووە دانەمەزراوەکان ئەوانەی کە لە زانکۆ پەیمانگەکان تاو دەکەن تا ئێستا دانەمەزراون گەرچی لێرە و لەوێ لە ڕێگەی واستە و کۆمەڵێک بابەتی دیکە و حیزبیەوە تاکوتراکدا دەمەزرێن بەڵام بە گشتی دانەمەزراندن لە هەرێمی کوردستاندا ساڵانێکی زۆری خایاندووە. گفتوگۆ دەکەین لەو بارەی بزانین تازەترین داواکاریان چیوە تازەترین هەوڵیان چیوە پلانیان چییە کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئەم جارە هیچنا بڕێک لە دەرچوە دانەمەزراوەکان دابمەزرێن. هەرێکە لە میوانەکان بەڕێز بەرهەم محەممەد نوێنەری دەرچوە دانەمەزراوەکان و هەروەها کاک محەممەد میرانی زۆر بەخێربێن سپاسکە بەخێربێن. کاک بەرهەم ئێوە دوێنێ یەکگرتبوونەوەیەکتان ئەنجامدا تازەترین داواکاریتان چییە؟ پێم وایە بێم جارە کارتێکی فشاری دیکەتان بەکارێناوە پێتان وایە کە ئەم جارە حکوومەت دەتوانێت بەشێک لە دەرچوە دانەمەزراوەکان دابمەزرێنێت؟ بەناوی خی گەورە و میرەبان دەستخۆشتان لێکم کە پەیام هەمیشە پامی ئێمە گیانوە دەستان خۆش بێت. ئێمە وەک دەرچوانی دانەمەزراو هەمومان ئاگادارین یعنی زۆربەمان ئەزانین یعنی بەدەسەڵات و بە خەڵکیشەوە کە دامەزراندن قەیرانێکی گەورەی دروست کردووە بۆ گەنج یعنی گەنجی تەواو بێ هیوا کردووە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئاستی زانستیشەوە. یعنی ئێستا وای لێ هاتوو ئاستی زانستی بە شێوازێکی زۆر خراپ دابەزیوە لەبەرەوەی ئەو کەسێ ئەچێتە زانکۆ ئەخوێنێ بە هیوای ئەوەوە ئەخوێنێ لە دوا ڕۆژە بتوانێت بە شەهادەکەی هەلێکی کاری دەست بکەوێ یان بتوانێت خزمەتی میلەتەکەی بکە لە ڕێگای شەهادەکەیەوە. دوای ئەوەش ئێمە دوێنێ بەیاننامەیەکمان ئاراستەی نووسینگەی پەرلەمانی کوردستان کرد. لەم بەیاننامەیەدا ئاماژەمان بەوە کردووە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم لە ماوەی ئەم چەند مانگەی کە ماوە بۆ هەڵبژاردن ئەگەر بێت و داواکاریەکانمان جێبەجێ نەکات کە خۆی لە دامەزراندن و دەرکردنەوەی دەرگای دامەزراندن دەگرێ بە دڵنیاییەوە بایکۆتی هەڵبژاردن ئەەکەین. خۆ ئەگەر ئێمە هەر تاکێکمان هەر کەسێکمان یەک نەفەر نین یعنی بۆ نمونە لە ماڵێکە 4 دەرچووی دانەمەزراو هەیە ئەگەر ئەم 4 کەسە بە خۆی و خێزانەکانی و بایکۆتی هەڵبژاردن بکەن بەلایەنی کەمەوە نزیکە 600,000 کەس دەنگ نادا. ئەمە سادەترین فشاری ئێمە ئەبێ بۆ دەسەڵاتداران کە ئەو پەیامەی گەیانومانە. پەیامێکی تریشمان بۆ پەرلەمانتاران هەندێک پەرلەمانتار بە ئەرکی پەرلەمانتاری خۆیان هەڵنەساون ئەیانەی چینایەتیە دروست بکەن لە نێوان چینێک بۆ چینێکی تر بەنیازی ئەوەن لە دوی شەشە کۆبوونەوەیەک دەربارەی وانەبێژان و گرێبەستەکان و سێیەکەمەکانی هەرێم
ئەنجام بدەن لێرەدا بە هیچ شێوەیە باسی دەرچوانی دانەمەزراوی زانکۆ پەیمانگەکانیان نەکردو بە گشتیە لە کاتی ئەم سێلایەنەش دەرچووی دانەمەزراون خۆی ئەگەر یاسایەکە بێ ئەبێ ئەوانەی کە سێیەکەمەکەی هەرێم ئەوە بێ ڕاستەوخۆدا بمەزرێن ئەبێ نابێ بێنە ڕیزبەندی دەرچوانی دانەمەزراوەوە ئەبێ ڕاستەوخۆدا بمەزرێ حکوومەت ئیجباری دایان بمەزرێنە ئەمە لەلایەکی تریشەوە وان مامۆسایانی وانە بێش ئێمە لەگەڵ ئەوە نین مامۆسای وانە بێژ دانەمەزرێ ئێمە پشگیریان ئەەکەین ئەوانیش بە بەشێک لە دەرچوانی دانەمەزراوی ئەزانی ئەوەی نەعەدالەتی ئەوەیە ئەگەر بێت و کەسێ 2020 تەواوی کردبێ وانە بێژ بێ 2020 تەواوی کردبێ کەسێکیش 2012 تەواوی کردبێ ینی ئەمە دانەمەزرێ نەیتوانیوە باسیدەیەکی نەبووە یان مدیرێکی مەکتەبی نەناسیوە نەیتوانی بێتەوانە بێژ چونکە بەشێکی زۆری وانە بێژان لەسەر تەسکەی حزبی و ناسینی خزمێنە دانراوە ئەوەی گرینگە کە ئێمە ئەمانەوێ هەر دامەزراندنیەک هەر دەرگایەکی دامەزراندن بکرێتەوە ئەمانەیە بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە بێ ئەگەر پەرلەمانتاران ینی یەکسانی هەبێ ئەبێ بەم شێوازە پشگیری دەرچوانی دانەمەزراوەکان بۆچی ڕۆشتون بەرەوکی نووسنگی پەرلەمانتان گرتووە بەوان دەڵێن ئێمە ئەگەر دانەمەزرین ئەم جارە بایکۆتی هەڵبژاردن دەکەین لە کاتێکە پەرلەمانتار چی لێ بکات دەمەزراندن تە لای حکوومەت هێرێمی کوردستانە بایکۆتی هەڵبژاردنە بە زیانی حزبەکانە بۆ نەچون بەرەوکی حزبەکان بگرن بۆ نەچون بەرەوکی ئەنجومەنی وەزیران بگرن ئەزانی چۆنە ئێمە کە چوینەتە نووسنگی پەرلەمان هەندێک پەرلەمانتار چیناتەکان دروست کردووە و کەیسێکیان بەرز کردوێتەوە بەس باسی دەرچوانی دانەمەزراویان نەکردو بەگشتی یعنی تۆ سەیری کە چینی وانە بێژیان جیا کردوێتەوە لە دەرچوانی دانەمەزراو ئەوانە بێن بەگشتی قسە بکەن چونکە هەموو دەرچوویەکی دانەمەزراو وەکو یەک سیر بکرێ ناکرێتەوە بڵێ وەڵام من لەسەر ئەوەی کە مادام وانە بێژی کردووە دای بمەزرێنم یان لەبەر ئەوەی گرێبەستە دا بمەزرێ کە لە کاتێکا زۆربەی ئەوانەی کە گرێبەستن بە دڵنیایی و بەواسیدە دامەزراون نزیکەی 26,000 گرێبەستەیە ئەمە کێ دایمەزران و لەو کاتەوەی کە دەرگای دامەزراندن ڕاگیراوە کە لە 2013 دەرگای دامەزراندن ڕاگیراوە هیچ دامەزراندنێک نەبووە جگە لەوانەی کە بە تەسکەی حزبی و بەواسیدە هەبووە جگە لەمانە هیچ دامەزراندنێکی تر نەبووە ئیتر ئێمە داواکاریەکانی خۆمان گەیانووە بە ئەو هەندێک پەرلەمانتاری بەڕێز ئەوانیش بەڵێنی ئەوەیان پێمان داوەن کە لە ناو پەرلەمانە داکۆکی کار بن داکۆکی لە هەموو دەرچوانێکی دانەمەزراو بکەن هەموو دەرچوویەک چ وانە بێژ چ گرێبەست هەموو ئەوانەی تریش بە دەرچووی دانەمەزراو حساب بکرێ و یاسایەکی بۆ دەربکەن زۆر باشە کاک محەممەد دێمە لای بەڕێزت ئەم جارە کە باستان لەوە کردو کە بایکۆتی هەڵبژاردنەکان دەکەن ئەمەش زیانێکی زۆری بەر حزبەکان دەکەێت پێتان وانە چەند ساڵە داوا لە حکوومەت دەکەن کە ئەم داواکاریانتان جێبەجێ بکە ئەم جارە ئەگەر ڕووی دەمتان لە حیزبەکان بێت حزبەکان فشار بکەن لەسەر حکوومەت و لەسەر ئەو کەسانی کردە نردووناتە ناو حکوومەتەوە کە بتوانن کارێکتان بۆ بکەن ئێوە هیچ جوڵێکتان نەداوە لەگەڵ بەرپرسانە کۆ ببنەوە بەرپرسە حیزبەکان بە تایبەتوانی کە لە دەسەڵاتان بەناوی خۆی گەورە مەهرەبان تەواو سپاس بۆ پەیام بووە هەمیشە وەک هاوڕێم کاک بەرهەم وتی هەمیشە پەیامەکانی ئێمە ئەگەێنن و بەڕاستی دەنگی ناڕازین و بەڕاستی هەموو دەنگە ناڕازیەکانی شەگەێنن دووبارە سوپاسانەکەم ڕاستی ئەگەر بۆ نمونە بڕێن سەردانی حیزبەکان بکەین و بە دڵنیایە پێتەڵێم لە ڕابردووە ئەمە وەک لە بەرەوەی ئەنجومەنێکی گەورەی نوێنەرایەتی نزیکی 200 بۆ 250,000 دەرچووی دانەمەزراوەکەین زۆرێک لە لایەنەکان داوای ئەویان کردووە کە چاوپێکەوتنیان لەگەڵ بکەین وە کردوویشمانە لەگەڵ بەشێک لە لایەنەکانە کردومان حتا دوێنێش چاوپێکەوتمان لەگەڵ چەند لایەنێکا کرد باشە بەڵام پەیامی ئەم حیزبانە چییە بۆ ئێمە لە بەرامبەر دامەزراندنمانە پەیامیانەوەی وەک بچینە ژێر ئاڵای حیزبەکەیان ئەگەر من نەچوومە ژێر ئاڵای حیزبەکەی تۆ ئیتر بێدانە مەزرێم لە کاتێکا من مافی خۆمەدا بمەزرێم بکەینەوە بەرگری نییە بڵێ مەستا من لە مینبەرێکی کۆمەڵەوە وەستام و بەرگری لە کۆمەڵ بکەم ئایا جیاوازە دوو حزب دەسەڵاتدارەکان حزبەکانی تر پیان و تون داتان دەمەزرێنین ببن بە حیزبی چکۆنەکانی خۆشیانان پێدا نامەزرێن یەک ڕاستی هەیە لێرەیە یعنی هیچ شتێک لەسەر و توانای یەکێتی و پارتیۆ لەم وڵاتەیە بەڕێوە ناچێت هیچ شتێک لەسەر و توانای یەکێتی و پارتیۆ بەڕێوە ناچێت یەکێتی و پارتی توانیان حیزبی گەورە بکڕن سزای دەنگی ناڕازی خەڵکی تر یعنی ئەوەی بیانەوێت ئەیکەن یان نابێت تۆ بگی بە ئامانجی خۆت یان کە گەشتێ بێت لە ڕێ ئەوانەوە بێت کە لە ڕێ ئەوانیشەوە بێ بچیتە ژێر سایە سێبەری ئەوان ئەمە ڕاستەکەواتە دەبێ بڵێن دوو حزبی دەسەڵات گەرنا ئێستا بۆ نمونە تۆ
دەنگیش بدەیتە کۆمەڵ بخوا ناتوانێت بمەزرێنێ ڕاستێک هەیە. پاسەوانی بەردەگاکەش بەڵام لە بەرامبەر پەیامی ئەوەشی نەبوو بڵێ وەرە دەنگم بەرێداتە مەزرێنم لە کوی هەموو دنیاە چەند کەسایەتێکی شۆڕژگەر ناویان هەیە بۆچی ناویان هەیە بۆچی بۆ منە من وەکو خۆم لە ڕووی مرۆڤ دۆستێکەوە غادیم خۆشەوە بۆچی خەڵک دوای فلان کەسەکەوێت بۆچی خەڵک دوای فلان کەسەکەوێت خۆ ڕەنگە هەر نایناسێت و بە ڕەنگە بەشێک غاندی خۆش هەر نەزانێت چنەتەوەیەکە ڕەنگە بەشێک سەرکردەیەکی سیاسی خۆش نەزانێت لە چه شارێکی ئەم وڵاتە لەدایک بووە بەڵام شوێنێکەوێت لە بەرەوەی بەڕاستی ێزانێ لە بەرەوەی پێی وایە بەڕاستی دادگەری ئەچەسپێنێ لە بەرەوەی بەڕاستی پێی وایە ئەوەی مافی بێت لە توانای خۆیان ئەیاتێ ئەچ پێویستەکە من کە مافی خۆمم هەیە بێمە ژێر سایە حیزبێکەوە اینجادا بمەزرێم با ڕازگۆ بین و لە دەرچوانی دانەمەزرا و بینەرانیشی نەشارینەوە ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و بەڵێنیان پێدراوە هەر لە سەرەتای دروستبوونیەوە سەرجەمیان دابمەزرێن سەرجەمیان دابمەزرێن بە مەرجێک ئەم فشاریان لەسەر حکومەت و دەسەڵات نەمێنێ ئەگەر بمان کردایە زۆر ئاسایی بوو سەرەتا ناوێکی ون بووین زۆر ئاسایی بوو هەر هیچ کەسێکیش نەیەزانی بڕاتەنە بە هیچ کەسێکیش نەیانەزانی بەڵێن ئێوەمان پێدراوە نەک خۆمان زیاتر لەو ژماری کە هەبووین دابمەزرین کە لە ڕێی خۆمانەوە بووە بەڵام ئێمە ئەوە ناکەین ئێمە شەوەمان کرد ڕەنگە هیچ فەرقێکمان نەبێت لەگەڵ حیزبەکانی دەسەڵاتەکە ئەم پەیامەیان هەیە بۆ ئێمە ئەمانەوێت کە من 16 ساڵ شۆنخوونیم کرد خوێندنم تاو کرد وەک مانگێک وابم ئەو ڕووناکی لە خۆری وەرەگرێت و بیاتەوە بەز باش کاک محەممەد کەواتە حیزبەکانی دەسەڵات پێیان خۆشە سێەوە بایکۆتی هەڵبژاردن بکەن لە بەرۆی ئەوە نەچوونەتە ژێر ڕکێفی ئەوان کەواتە مڵکی ئەوانیش نین ئەگەر بایکۆت بکەن خۆ لەوان کەم نابێتەوە ڕاستگویانە پێت بڵێم شێوازی بایکۆتەکەی ئێمە ئەوەن یەکە بڵین ناچین بۆ دەنگدان و پەیامی ئێمەش بۆ ئەو خەڵکی کێک گوێمان لێگرێەوەیە ئەڕێن بۆ دەنگدان و زەربی لێین بۆ ئەم دەنگە دوایی بەکار نێنێتەوە وەک خۆتان هەیە ئەزانن هەر پێشمەرگە هەیە پێم وا بێت دوێنێ ینی دانی بۆیان ناوە کە خۆی دەجار دەنگی پێدراوە دەجار دەنگی پێدراوە ئەمە لە بوونی فۆرمی بەتاڵایە لە بوونی وایە کە خەڵک ناچێت بۆ دەنگدان ئێمە کاڵین بایکۆتی هەڵبژاردنەکەین بایکۆتی دەنگەکەین بۆ لایەنێک نەکەوی بایکۆتی هەڵبژاردنەکەین ئەڕۆین و دەنگ ناین بۆ ئەوەی وەڵامی بەشی دومی پرسیارەکە بەمەوە بە دڵنیاییەوە پێتەڵێم پێیان خۆشە بچین بۆ دەنگدان و دەنگیان بینێ و پێشیان خۆشە ئەگەر دەنگمانیانێن نەچین بۆ دەنگدان هەر بۆی خۆیان پڕی بکەنەوە بایکۆتکردن زەرێکی زۆر لەوانەیەات لەبەرەوەی ئەگەر بڕۆین یا ئەو تاوەک بوو تێبێت دەنگیان بینێ بەس ئەگەر نەڕۆین خۆیان پڕیەکەنەوە بەس ئێمە ئەم ڕێگایە گرین ئەڕۆین و زەربی لێین بۆی ئەوان نەتوانن دووبارە پڕیکەنەوە فۆرمانە زۆر باشە کاک بەرهەم پرسیار لە تۆ دەکەم باشە ئەگەر بایکۆتی هەڵبژاردن کەن باشە ئەو ڕێگایە باشتر نییە کە ئەو دەنگانەتان بۆ کەسانە بێت کە بوون دوێنێ لەگەڵتان نابوون لە فشارەکانە لەگەڵتان نابوون لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کە بەردەوام لەگەڵتان نابوون ینی ئەنداپەلەمان هەبووە ئەنداپەلەمان هەبووە لە هەر لە بدایەتەوە لەگەڵ ئێوەیە بوو دەنگی لەگەڵ ئێوە بوو هەموو هەوڵێکی هەوە گوناحە مەسەلەن ئەو دەنگە بسووتێ نەدرێت ئەو کەسە وانە طبیعی ئەوە بژاردەیەکی تری ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراوە تاوتوی ئەو بابەتان ناکەین ئەمە ڕاستەخۆ کە ئەمەمان کردومە ڕاستەخۆ وەک فشارە کردومانە وەک وتیشمانمە سادەترین فشارە ئەو بژاردەیەکی ترە و بۆ خۆشمان بەڵێنمان یاوە بۆ ڕایگەشتیش دووبارە لە داهاتوە هەر بڵاویەکەینەوە کاملایەنە بەجددی بزانین ڕاستەخۆ لەگەڵمانە نەکوەکو بەڵێن و بەڵێنە بێکردارەکانی ڕابردویان نەکەوەی ئومێدێکی گەورەمان بۆ دروستکەت لە پڕابی ڕوخێنە بەسەرمان و ئەوەی کە ناومێدمان بکات کاملایەنە بزانین پرۆژەی هەیە و بەجددی کارەکانی ڕابردووی شایەتی دەرن بۆ ئەوەی کام پرۆژێش ئیشی لەسەرەکات بە دڵنیایە ئەوەش بژاردەیەکی ترە بێ کە ینی نەک بچینە لایە و لایەنە بەڵام پشتیوانیانکەین لە پێناو خۆمانە زۆر باشە کاک بەرهەم لەوەتی کە دامەزراندن وەستانراوە پێم وایە 2011 بۆ بە فەرمی تر دامەزراندن وەستێنراوە 10 ساڵەکە باوەڕتان وایە کە لە ڕێگەی حیزبی و خەڵکی تر دامەزراوە بە فەرمی ئەمانە هەمووی بە بەڵگە پێتانە و ئەگەر هەیە بۆچی ئەوە سکاڵا تۆمار ناکەن بە دڵنیاییەوە خەڵکێکی زۆر دامەزراوە لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیدا دکتۆر شێرکۆجەودەت 43,000 کەس لە ماوەیەدا دامەزراوە یعنی لە ماوەی چەند ساڵەدا بە سەربازیەکانیشەوە بە سەربازیەکانیشەوە خۆی کێشەی گەورە کە دروستی کردووە دامەزراندنی سەربازیە ڕەنگە لە دایرەیەکە ئەوەی کە دایان مەزراندووە زیاتر گرێبەست بێ لە دایرەکانە لە دایرە مەدەنیەکانە بۆ شێوازە بووە بەڵام ئەوەی کە دامەزراوە زیاتر لە کەرتی سەربازیە بووە لە دەستگاکانە بووە چونکە ئەمەش سوودی خۆیانی هەیە لە کاتی دەنگدانە ئەم کەسانە بەکار ئێننەوە چونکە لە بوارێکی سەربازیە کۆنتترۆڵی ئەەکە وای لێ ئەکا ئەبێ ئەم کەسە بە ئیجباری دەنگیان بۆ بدەن دەنگیان بۆ نەدا سزایە دەن خۆمان لە ماوەکانی ڕابردووە چەندین
کەسمابینی کە سزادران و نان بەڕاو کران لەسەر چی لەسەر ئەوەی کە دەنگیان پیانە کێنەوانەی کە دامەزراون سەر بە چ لایەنێکن سەر بەلایەنی دەسەڵاتن بە دڵنیایەوە سەر بەلایەنی دەسەڵاتن یەکێتی و پارتی بۆ لایەنگرانی خۆیان بۆ کەسانی کە خۆیان ویستویانە زۆر زۆریان دامەزراندووە بەڵام ئەوەی کە هەیە خەڵکە فەقیرەکەیەکە هیچ واسیدەیەکی نەبووە بۆ نمونە بڕوا بکەن مستەشار هەبووە یعنی کاتی خۆی جاش بۆ فایلی هەیە دەستی ڕۆیشتە واسیدەی هەبوو خەڵکی دامەزران و باشە ئەمە چی ناحەقیەکە کە بەرامبەر ئەم میلەتە ئەکرێ بەڵام عاقیبەتی ئەم نەعەدالەتی و نایەکسانیە هەتا سەر بەردەوام نابێ بە دڵنیایی و ئەمان لە دیکتاتۆرەکانی دنیا گەورەتر نین لە قەزافی و سەدام حوسێن بەهێزتر نین ئەنجامی ئەمانە چی بوو بە دڵنیاییەوە ئەگەر نێنەوە بەرەی خەڵک و پشگیری گەنج و دەرچوانی زانکۆ پەیمانگا ئەو کەسانی کە خاوەنی بڕوانامەیان هەیە بە دڵنیایی و عاقیبەتیان خێر نابێ و کۆتایییان پێدێ ڕەنگە چەند ساڵێک بڕ بکەن ڕەنگە 10 ساڵی تر بڕ بکەن ڕەنگە با 15 ساڵی تر بەم شێوازە بەردەوام بن بەڵام لە کۆتاییە هەر ئەبێ دەسەڵاتی بۆ ماوەییان کۆتایی پێدێ ئەگەر نێنەوە ناو خەڵک کۆتایی بە نەعەدالەتی و نایەکسانی نێنن بژێوی خەڵک بەم شێوازە لێ بکەن ئەنجامێکی باشی نابێ بۆ دەسەڵاتداران بە تایبەتیش بۆ ئەو حەزبانەی کە خۆیان بە دەسەڵات ئەزانن ڕەنگە ئێستا ئەندی ئەمریکا و هەندێک وڵاتان پشگیریان بکەن بەڵام بە دڵنیایی ئەم پشگیریە بۆ بەرژەوەندی خۆیانە ڕەنگە لە ئەو بەرژەوەندیان نەما بە دڵنیاییەوە ئەو کاتە خەڵکە هەڵوێستی ئەبێ ئەگەر ئەمان بەدەم داواکاری خەڵکەوە نێن بەڵام ئەگەر هاتوو ئەمان داواکاری خەڵک و گەنجیان جێبەجێ کرد بە دڵنیا و کاتە خەڵکیش پشگیریانەکە گەنج پشگیری ئەمانەکە ئەگەر وڵاتە زلیێزەکانیش بیانی ئەمانە لە ناو بەرنێلی ترەمانە دەسەڵاتدار و حکومڕان بن لە هەرێمی کوردستانە زۆر بەشکاک بەرهەم ژماری دەرچۆدانە مەزراوەکان چەندە لەو بڕواری 2012 ئەوانەوە تا ئێستا چەند کەسن تا ئێستا نزیکە بێتەوە لە 300,000 دەرچووی دانەمەزراو زۆر باش ویستم ئەو ژمارەیە بڵێ باشە 300,000 ئەو ژمارەیە زۆرە کاکە 100,000 نا 50,000 بێ لەگەڵ ئێوە کاتێکە گرتبوونەوەیەکەن بڕابکە زۆر کاردانەوەیە بێ زۆر ئێوە گروپێکی بەهێستانەیە لە مەسنجەر ینی خۆشم ناو گروپیان باشە ینی بۆ کاتێککە دێنە سەر شەقام داواکاریتان هەیە فشارتان هەیە بۆ ڕێژەکەمان هۆکارەکەی بۆ چیە ئەزانچی هۆکارەکەی وێ خەڵکیان بێ ومێت کردو گەنجیان بێ ومێت کردو گەنجیان بێ ئاگا کردو کاکە گەنجەکان زۆربەی ئەچن لە نێرگەلەخانە و کافتریەکانان شەوانە ئەمانە خەڵکیان وا لێ کردو لە گیرفانیانە بەڵێ هیچ پارەیەکیشان پێ نیە بەڵام وایان لە خەڵک کردو هەتانیوە شەو ئاگای لە خۆی نەمێنێ دوایش بەیانی کە خەبەری وێ سەیرەکە ئێوارەیە یعنی وای لێ دەیتر هیچ دەنگێکی نابێ ینی دەنگێکی ناڕەزایەتی نابێ بەڵام ئەوەی کە زۆر تاسیری هەبووە بێئومێدبوون بووە بێئومێدبێت بووە لەم دەسەڵاتە یعنی زۆر دەرچوو هەبووە وتێتی هیچ ئومێدێکم بەم دەسەڵاتە نەماوە یعنی جوولەکەی بێ حکوممان بکە زۆر باشترە بێ ڕەنگە زۆر مافەکانی خۆمان بداتێ وەک لەمانە ینی خەڵک سەرچاوەی ئەو ڕێژەکەمەش بۆ ئەم ناومێدی و ناومێدیا گەڕێتەوە زۆر باشە کاک بەرم تەبان هەر ئایبەت دەرچووی دانەمەزرا و بێهیوا بێ لەوەی کە دەزوەسان دانیشێوانی چکە لام و شوێنەکە گەنج دەبێت داینەوەی گۆڕانکاری بێ کاک محەممەد زۆر بە کوتی دوایین پامی جەناتت دەمەوێت بزانم چکە هیچ دەرفەتمان نەماوە قسەت بۆ هاوڕێکانت لە دەرچووی من بۆ هاتووە ئەڵێ 6 مانگ زیاتر بێ 2 ڕقم بۆ ژیانی خۆم قەرز کردووە لە بروی بژێوێکی ژیانم نییە لە کەتی تایبەتی شایان ینی ئەویشە قۆڕخ کراوە تا ئێستا نەمتوانیوە بیەمەوە پەیامم بۆ هاتووە تووشی نەخۆشی دەرونی بووین وازە دامەزراندن بێنە ئێستا وەرن چارەسەرێکمان بۆ بکەن پەیامم بۆ هاتووە لێ من چەند ساڵە واتە منم نزیک بووەوە لە 35 ساڵ ئێستا من تازە دامەزراندنم ناوێ بێهیوا بووم داش مەزرێم لەگەڵ ئەم جریان تازە هەڵ ناکەم ئەم پەیامانەین بەگوێی حکومەتە کە بەڕاستی ئەزانین گوێ ناگرێتەوە بەڵام ئەین بەوانەی بۆ کەسە دڵسۆزانی ئەگەر هەبێ لە ناو حکومەتە پێڵین بەڕاستی ئەم وەزع خەریکە لە دەست دەرەچێت و پەیامیشمان بۆ ئەو خەڵکانە هەیە کە بەڕاستی گوێمان لێگرن پێیان ئەڵێن بە دڵنیاییەوە و ئێمە بۆ خۆمان سافی ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و بە هەموو شێوەیەک وەک وتمان لە ڕابردووە ئەم جۆرە دامەزراندنەمان بۆ خۆمان ڕەت کردووە و لەوەی ئاین کە بۆ خۆشمان ناوی خۆمان بنووسین و ئیمزایکەین بە هیچ جۆری خۆمان دامەزراندنمان ناوێ بەڵام ئەوش بە حکومەتی شەڵین و بە ئەوانە شەڵین کە گوێمان لێگرن تا ئێمە هەبین و تا ئەم سیستمی دانەمەزراندنە هەبێت ئێمە بەردەوام بین بە دڵنیایە فشارەکانمان بەردەوام بێت زۆر باشە زۆر سپاس بۆ ڕێز کاک بەرهەم محەممەد وەروها کاک محەممەد میرانی نوێنەری دەرچۆدانە مەزراوەکانی هەرێمی کوردستان زۆر بەخێر بەخێراتن زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێ
بەڵازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین و لە بڕگەکانی دیکەی پەیامی ڕۆژدا پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە میە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵازان دەچینە لای بورگی پەیامنێرانمان. سەرەتا پەیامنێرمان سامان فەتا لە هەڵەبجە وەردەگرین. سامان سڵاوی خوا لەبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای هەڵەبجە. دانیار سڵاوتان لێبێت. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. لە چوارچێوەی سەردان و بەسەرکردنەوەکانی حیزب و لایەنە سیاسیەکان بە مەبەستی پیرۆزباییکردن لە دەست بەکاربوون بەرپرسی نوێی مەڵبەندێکی کۆمەڵی دادگەری کوردستان بڕێڕوایە پاشکەمێکی تر سێ حیزبی سنووری پارێزگای هەڵەبجە کارێکە لە سۆسیالیست و شووعی و گۆڕان سەردانی مەڵبەندیەکی کۆمەڵی دادگەری کوردستان بکەن بەستی پیرۆزبایی لە دەست بەکاربوونی بەرپرسی نوێی مەڵبەند وەروە ئەمڕۆژ کە ڕۆژی
ڕاگەاندنی و دامەزراندنی کۆمەڵی دادگەریە بۆ مەبەستە بڕێڕواایە پاشکەمێکی تر ئەو سێ حیزبەی کە ئاماژەم پێدا بێنە مەڵبەندیەکی کۆمەڵی دادگەری کوردستان لێرە کۆبوونەوە بە مەبەستی پیرۆزباییکردن سەردانی مەڵبەندێکی کۆمەڵی دادگەری کوردستان بکەن. دیارە کاتژمێردا بڕیارە سندیکای کارمەندانی تەندروستی و خەڵات و ڕێزلێنان بەخشێتە کارمەندانی تەندروستی بە تایبەت ئەو کارمەندانی کە لە مەجای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕۆلی بەرچاویانە بووە و خزمەتی بەرچاویانە بووە بۆ خۆبەخشانە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریان کردووە بە تایبەت کارمەندانی تەندروستی نەخۆشخانەی وەفاکە لە ماوەی ساڵی ڕابردوو ڕۆلی بەرچاویانە بووە لە خزمەتکردن بە دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە و ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە. دیارە ئەمڕۆ و سبێنێ بڕێڕواایە لە ڕۆژی جیهانی مناڵان کە سبێنەیەکی شەشە ڕۆژی جیهانی مناڵانە کۆمەڵێک چالاکی جۆراجۆر و فستیڤاڵی گۆرانی و مۆزیقا تایبەت بە مناڵان لە دوو شوێن و لە چەند شوێنێکی پارێزگای هەڵەبجە ئەنجام بدرێت بە تایبەت ئاماژە بۆ یەکێک لە چالاکیەکانەکەم کە بڕیارە سبێنە لە باخی گشتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بە بۆنەی ڕۆژی جیهانی مناڵانەوە چالاکیەک بۆ مناڵانی سنووری پارێزگای هەڵەبجە کاتژمێر 5 ئێوارە لە باخی گشتی ساز بکات. بەڵێ مەزانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە بوو من دەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ پەیامێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە و لەگەڵمانە بوو. بەڵازیزان لە ئێستادا دیارە وەرزی بەرەمێنانی شووتیە هەرچەندە لە هەموو وەرزەکانی دیکە شایستە لە بازاڕە دەکرێت دەستکەوێت بەڵام ڕەنگە هیچ بەرهەمێکی دەرەکی هەندێک بەرهەمی ناخۆی تامی نەبێت ئەلبەتە بەشێک لە جوتیاران ئیزن بدەن و بێهاڵن بە نەکەونەوەی کە بۆی کە زووتر بەرهەمەکانیان بێتەدی بە دەرمان و بە هەندێک کەرەستەی دیکەوا بکەن کە نەتام و چێژێک لە بەرەمەکانی کشتتوکاڵەکاندا نەمێنێت بەڵام دیارە بەرەبەرە دەچینە ناوەرزی بەرەمێنانی شووتیەوە لە دەشتی شارەزور و دەوروبەری و شوێنەکانی دیکە هێرێمی کوردستان ئەو ناوچانەی کە بە تایبەتی پلەکانی گەرما زیاتر بەرز بوونەتەوە بۆیە زانیاریەکمان هەیە لەسەر سوودەکانی شووتی با بزانین بەگشتی شووتی کامانن سوودەکانی کە زۆرینەیمان تامەزرۆین. بەڵازان حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن لە تای گیاندابوونی هەیە بەڵام لە کۆمەلگایەک و بۆ کۆمەلگایەکی دیکە گۆڕانکاری بەسەردا دێت ئەوەی کە گرنگە چی بکرێت لەلایەنی وشیاریەوە کە ئەم جۆرە دیاردانە کەم بکرێتەوە یاخود بنبڕ بکرێت لە هەرێمی کوردستانیش دابزانین هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە چۆن چارەسەری ئەو حاڵەتانە بکەین کە ڕوودەدەن وەک دەبین لە چەند ڕۆژی ڕابردوودا وەروها لە مانگی ڕابردوودا زۆرترین حاڵەتی خۆکوشتن و کوشتن لە هەرێمی کوردستاندا تۆمارکراوە بزانین هۆکارەکان بەگشتی بۆچی دەگەڕێتەوە هاوکارمان ئیمران ئەمین لە هەولێرەوە ئەو تەورێمان پێشکەش دەکا کە لەگەڵ میوانەکەی گفتوگۆ لەو بارەیەوە دەکەن ئیمران سڵاوی خوا لێبێت و فەرموو ئەم بابەتەمان پێشکەش بکە. تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. بەداخەوە دوێنێ شەو لە کاژمێرە درەنگەکانی شەو یان دەتوانین بڵێ کاژمێرە سەرەتاکانی شەو ڕێک بە دیاریکراوی لە کاژمێرنەوە گوێمان لە کردەیەکی خۆکوژی بوو لە شاری هەولێر و بەتایبەت لە گەڕەکی هەولێری نوێ کە گەنجێکی جوان و لە تەمەنی گەنجایەتی بەداخەوە ژیانی خۆی لەناو برد. دیارەمە بۆ هۆکارێکە ئێمە زیاتر لەسەرەوە بابەتانە بدوێن و گەنجان هۆشیار بکەینەوە و بزانین هۆکاری ئەم هەموو خۆکوژیە چییە و بێگومان ئەوەی کە گرینگە لەم بەرنامەیە گوێمان لێ بگرێ بە تایبەت
دایک و باوکانن چکە بەشێکی زۆری ئەو کەسانەی کە کردەی خۆکوژی ئەنجام دەدەن هۆکارەکەی پێشووتر بە دایک و باوکان دەڵێن و دایک و باوکان ئاگادار دەن. من بۆ تاوتوێکردنیان بابەتە مامۆستا عومەر محمود فەقێم لەگەڵە. مامۆستا زۆر بەخێر بێ. سەلامەت یا ڕەبی. مامۆستا عومەر ئەگەر بە دیاریکراوی باسیەوە بکەین لە هەرێمی کوردستان تقریبا دەبینین ئێستاکە بەڵێ ئێستا کە دەبینین بەڕای تۆ کردەی خۆکوژی لە حاڵەت ماوە. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين والحمد لله رب العالمين. سرتا نازانم وعرب دلي إذا إن كنت تعرف فهو مصيبة وإن كنت لا تعرف فهو مصيبة وإن كنت تعرف المصيبة أعظم. دلقى إنسان بلي نازانم هو مصيبته والله ما قبل إذا زانم دوزار مصيبته أو يوم توشي بين لو ديار ديك يستا روبروي جنزو چینی گەنجان و هەر زەکاران بۆتەوە بە دەرەزەیەک لە تێنەگەیشتنە لە دین پاشان تێنەگەیشتن و خود نەناسینە پاشان دەگەرێتەوە سەر ئەوە حالەتەی ئینسان چەندە هیوای بە ژیان ماوە وە چێ وێنەی هیوای لۆ دەچێشێ لە داهاتوو چەند کەس بۆتە تەرجومان و لێکدانەوە و لێک دەرەوە و ئەو خەونانەی کە لە ناو هزر و مێشی ئەو گەنجەدا هەیە چێ دەیتە سەر واقع و تا چەند توانایە ئەو گەنجە کەسێک بکاتە بە هاوڵی کە تەرجمانی خەونەکانی بکە و هیوایە گۆژیانی ببەخشی. زۆر جار ئەو کەسێک دەبێتە دەستە ڕاست و خەمخۆر و لێزان و مامۆستای ئەو کەسێک کە ڕێی لۆ دادنێ هەر ئەوە کلی لە چاوی دەکا و چاوەکانی کۆر دەکە. زۆر جار سەبەبی ئەوەی کە دەگەڕێتەوە زۆر جارە داکو باب نەسیحەتی منداڵی دەکا پاش 2-3 ساعتان دەبینی کچەکە خۆی ئینتیحار کردێ کوڕەکە خۆی ئینتیحار کردێ. نەزانینی نەسحات هاوڕێ خراپەکان ئەمانە هۆکار لە چێڕە پێدا بینە چکار باشە. مامۆستا عومەر ئێستا کە دەبینین ئەو دیاردەیە زیاتر لەناو گەنجان بوونی هەیە هۆکاریەوەی کە زۆر جار گەنجان ژیانی خۆیان لەناو دەبەن چییە؟ وڵای ئەگەر کەناڵێکی دینی نەبی ئینسان بەس وزم کاتە سەمە لایەن فەرموو خوا دەزانی مەبەستم ینی ئەوەندەی خەفەت لە برادرە قسەی زۆر جوانی کرد جارێک گوتی حقيقية بملاي بلين لا عنواني وظيفي لدولة كودري مثلا معلم رابع فلان 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 مثلا أستاذ جامعي فلان فلان ما مستعد زانكو حقيقي ناوي لما لا بنين سوبرمان يعني عنواني أو ابن سوبرمان سوبرمان ومعناه وين بفري ومعناه رجل خارق يعني لو بري إنسان شيء جواز لطاقة ولا هيز نعمتك لو يجورة ترنياتو كذا تزي بيغمبر رادوسي عليه الصلاة والسلام هرتي ما مستعى هرتي بروفيسورة هرتي دكتورة هرتي عالمة هرتي علمي زريخين ده يبدانش جبدات ماله يبدانش لو حالتك أشو دادني شيء جديد ذيك أبلا شيء بناي بيغمبر قصيدك أو زوال دانش كابلا بوشي ما مصاب أو كرديت شو تسبي وندي با لا يعني ملايين ما مستعى أجر لي استفادة لكات كين زورتين تاو فيه بكين ويأجر بابتك كان محتوزة كرد بيباش أجر بكريت هيز دينك لدين الإسلام ئاشتی تر و بە هیواتر نییە لە ئینسانیت نییە هیچ دینێک لە ئینسانیت نییە لە بە هیواتر بەخشیروی لە ئیسلام هیچ کەسش لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەکیمتر نەبووە لە تەرجمەی ئەو دینەی نەبووە و ئاەتمانێک کە خوا دەفەرمێ طه ما أنزلنا عليك القرآن لتشقى يعني بە پێغەمبەر دەفەرمێ ئەی محەممەد کە ئەمە قورئانمان لۆ نازل کردە لەوەی ئینسان تووشی سەعادەت بیت تووشی شەقا نەبیت يعني أنزلت القرآن لإزالة الشقاء كأوه همو هاتيا أو بيوستي أول عام أو برسياري كبتي باسيلي ودكم حقيقة ما مستهان بينز دقة الخان كان لسرتاي وتاركان يعني ولا كوتاي وتاركان وقبيد هنا أنا وقلني أدو كوانا يعني بابتك إخوان بيانا أدو كوانا بلان كوانا هي كم أو بريئاتك بله هوا لو إنسانيت وحديث كان بيغمبرش أو بريئاتك بله هوا لو أو كساني كذا دنيشل زور زارها بوا استدونينا بيري برادرش جنس لسايلو لكم زوجتي باكم أشياء عندك عدة عندك يعني عندك أشياء نوع ماله السلام عليك السلام ما مستاكو باشي هواياتم وبدوين زورم حزك بدوين ومش قلتم بريز سازم ما مست طبعا ما مستاكم بجانم يجمنا كردين ويجيناكم وكابل ضلي جنزك بجانم روجي من قلتيا هرتي يعني جناح زريك اسمنيه بس نيجو روجي يجناكم بلام هرتي وتاري تواجه دمي هرتي ديلي امش قاعده كانت تستعقلم يعني زور زاد بشارك لكم بدي بس حزمني قصد بيني يعني كوبلي بزام ناخذ بطالك حزمني قصد لكم كابلا قلتنيش مرا واستا بدي ما مستا استما زال اتو تكوشي خود ليدي او كابلا لريتو قصور دغري ام باسي سمنا كده والله ما مستا ثم خد بشي يروج ملائكه واقف الساندم
وای زراو بردم وای زراو بردم هەر دێگۆ نازانم دێگو هەر ڕۆژێک بە 20,000 ساڵە دەبن قبرێ لە قیامەت ئێمە ڕادەگرن 50,000 ساڵ دەگو لێ ڕەپسایمە هەبستم لە چ دێ ئەو تەرجمەی دەیکەن لە بڕی ئەوەی کاتێک تەرخانکەین بۆ خەڵک بردنە باش ئەمە کاتێک تەرخان دەکەین عقوباتی جەهەنەمێ خۆمە تەواوم لەگەوەشم بەڵام دەخەت بێنەوەی کە هەیە ئەوە لایەنێکی هۆکاریەوەی کە بێهیواکرێن بەڵام دەبینین زۆر جار پرسیارێکی منەوەیە بۆ لە گەنجان و بە تایبەت لە دەرچوانی زانکۆ پەیمانگام حاڵەتە دەبینین لە کاتێکاوان لە ئاستێکی بەرزی ڕۆشنبیریدان کە دەتوانم بەبێم ئەو مامۆساییانی کە جەنابی شت باس کرد ئەوان خۆیان بخوێنەوە خۆیان لە دینتیە بگەن بۆچی لە چینی خوێندەوار کردەی خۆکوژی دەبینین لەبەرەوەی ئەو کاتێک دەگاتە ئاستە کە لە ئاستێکی تێگەیشتووە ڕای بەرامبەر وەرناگری کاتە کوپەکەی خۆی پێ پڕ دەبی تەگات ئاستە کە من زاناترم ئێستا من بووم بە زانە ئەو کاتی بێعەقلی بەدەر دەکەوی ئەو کاتی نەزانین لێ ڕنگ دەداتەوە ئیمامی شافعی دەفەرمێ يظل المرء عالما ما دام يطلب العلم مرۆڤ تا ئەو ساتە زانایە کە لە دوای زانستدا بگەڕێ و فێری بی و بشزانی کە ئێشتا نەزانە و دەیەوێت فێربی لەو حالەتەداوی کە دائیم کوپەی بەتاڵە دەچی فێربی فإذا علم أنه عالم أنه جاهل ئێستا ئیمامی شافعی لە فلتەری زانکۆکان و قۆناغی پەیمانگەکانی خۆمان لێدەن لە فلتەری دەچەکنی دەلێ ئەنگۆ کچینە ڕۆشنبیر یەکسەر کابرا دەستا تەبەقەشکە خۆی پێ ئەوەیە بەڵام دەبی بگەینێ ئەو قاعیدەی ئەو دەیخینی ئەو مەنەزەی ئەو خینیتی ئەو ژینگەی ئەو تێدا دەژیتن هێشتا نەگەیشتە ئاسی ڕۆشنبیرێکی وشیار ئەمە لە ئاستی ڕۆشنبیری ناوشیارنی بەڵام نەگەیشتە ئاسی ڕۆشنبیری وشیار وعی زۆر مهمە لە دین وعی حتى هەموو شریعەتی ئیسلام هەموو شریعەتی ئیسلام سەدام حوسێن ئەوە چێ لەناو ئەمنەکانی بەغدادا دەنیشی ڤیدیۆیەکێیە دەڵێ ئەوەی ئەمن لە شریعەتی ئیسلام فێربیمە بە هەموو تەمەنم یەک جملەیە ئەو قسە زۆر گرینگە ئەوە ڕێی سەدام حوسێنیشە ئەوە ڕێی حەقیقەتی دینی ئیسلامیشە دەڵێ ئەوە منە دینی ئیسلام فێربیمە یەک شتە جەوهری دینی ئیسلام ئەوەیە کولی ئینسان محاسبە دەکرێت لە قیامەت حەسەبە وعی بە ئاستی وعی نمونەش دەینەوە دەڵێ ئەمن لە خەستەخانەی حکومی دەبینی دکتۆر و پەرستیاری لێیە دەڵێ کاتێک هەڵەیەک ڕوودەدا لە نەخۆشەکی دەمری دەڵێ کاتێک تەحقیقات دەست پێ دەکات لێپرسینەوە دەست پێ دەکات ئەو پەرستیارە بە ئەندازەی وشیاری خۆی دەرمانێکی دایتە ئەو کابرایە نەیزانێ تەخەوەندێ بەڵام دکتۆرێک زیاتر محاسبە دەکرێت کە ئەو دەرەزەی ئاستی وشیاری زیاتر لە مەسایلی کردەی خۆکوژی کە لە گەنجێکارەی بینی دایک و باوک تا چەند بە بەرپرس دەزانی دایک و باوک بە بەرپرسی دووەم و سێم دەزانم بەڵام بەرپرسی یەکەم خودی کەسەکەیە بەرپرسی دووەم تاکەکانی کۆمەڵگەیە کە لە ناویدا بە دەرەجێک دەست پێ دەکات داک و باب و براوە کە پێدرێن بازنە یەکەم بەڵام بە دەرەجە سێمیش ڕاگەیاندەکان کاکە ئەو کە ئەوی دیتمان کارە ساتە چەرخەچی داتە دەستی تو خۆی دەستێن و خۆی ناستێنم دەی خۆت بستێنە ناخۆت مەستێنە کابرا پارسان دەقەچی گرپ ئاگر لە خۆی بەرداوەچی بڵێ من نمایشەکی درامایەک دەکەین لەسەر شانەوەی کوستەیجێک ڕاوەستاینە ڕۆحی ئینسانی بوویتە گاڵتە جارێک بەس لەوەی ڤیۆکی پێ زیاد کەی لە کەناڵەکەت یعنی خەڵکێک بەس هەوڵەدا ڤیوی زیاد کات چەند کەسێک سێنەرنجی خۆی ڕاشی ڕۆحی ئینسانە کە قوربانی جێلی نییە بەڵام چاوەڕی وەش بکە ئەگەر نەفکی سوور لێ نەدرێ ئەو ڕۆستبینە هەلێ دەدرێ لە بە ئەو نوعان عەقلیەتانەی کە ئێمە فلتەرێک و سانسۆرێک نییە لەسەر ئەو ڕاگەیاندکارانەی کە بەناوکەتینە بەناو ملەتەی وەک گاڵتە جارێک سەیر ڕۆحی دەتوانین بڵێن کە مامۆستا کۆمەلگای ئێمە ینی کۆمەلگایەکی ئامادەکارە بۆ لە ناوبردنی ژیانی خۆت لەلایەن حکوومەتەوە دەبینی هەلی کار نییە لەلایەن دایک و باوکەوە هەروەکو مامۆسایانی ئاینی باسە کرد چینەکانی خوێندن کە وەکو پێویستنین ینی ئەوان هەمووی هۆکار بوونە بۆی کە کەسێک خۆی لە ناو بە ژینگەکە خۆی لە خۆیدا ئاگرەکە خۆشە بەس کەسێکی دەوێت قەسەرەکە گەرمە بەس کەسێکی دەوێت لە دوورەوە چەرخەکی لێدا پێویست ناکە بێتە پێش بتوستێنی باش ژینگەکە هەموو ئامادە سازی لۆکرایە باشە ئەمە باسیەوەمان کرد حەزەکەم بابەتێک لەوە گرنگترەوەیە کە ئایا تۆ چیت هەیە بۆ کەسانەی کە ئەم بیرکردنەوەی لە کەرکەرەی سەریاندایە کە بەنیازی بابەتێکی ئاوان چیان پێ دەڵێ لێ پرسێ دەرێت واللهی مامۆستا هیچ زیان بەو ژیانە نەما واللهی مامۆستا بێگومانە تو زۆر ئەو گەنجانە دیتێ و گەنجانە زۆر لەوانە شاتوونەکە یعنی مەبەستم لە زۆربەی وەڵامەکانی گەنجەکان ئەوەیە هەمووی دەرێ واللهی مامۆستا دڵم بەچ خۆشبی دڵم بەچ خۆشبی وا بەچ یعنی چ هەیە یعنی تەماشا دەکەیەوە گوتمان ئەوەی تەواکەین بە بابم دەرێم ژنم لە بینە دەرێ لە خۆت ئەم ژنم کو پێ بێ وگا بە خۆت بەچ بچمە داخوازی لۆت بێهیوایەکان ڕێز دەکات لە ژیان دوێنێ شەو خوا لە سەرما دوێنێ شەو گەنجێک لە گەڕەکی خۆمە يعني 3000 جاران تلفوني كده ما وسط صندوق دانشين قد ايش شوينه بقول 3000 تكليف كان سعاد يازوني شيء هات ما فيش ذلك اللي دانشتي ما دري ما مستعود زمان دنيا شي ما داخوازي كسي اموزاي خو يعني او شي تبيش اقبم بي شيء امج قلتم كاكا اجا ايش لسمو ما بيوم ندوم شيء والله باورم بيبكا وضعي زواجي تو بوندي بريوناتي ويتو اي بي دخويو تن نصيحتكم كنا منملويناوا بلا سخوم ونمنملويناوا لسا كسشي اوش ديناسي امش ديناسي ما قراتش خو ما دكاني دانا
گوتم کاکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وعدی خوای بە بەندەکان دەگەینی دەڵێ هەر کەسێک لە ڕای خوای لە گوناح دوور کەوتەوە بیەوەی خێزان پێک بینی خوا وعدی دا یارمەتی بدا خوا وعدی دا بەڵێن دا یارمەتی بدا ئەتوچی فلان کەسی هەوڵدا ئامژ لەگەرت ئەتوش لەگە خۆت هەوڵ لە سەبر بڕۆ ئەتو زەواج بکە ڕزقت فراوان دەبی ئێستا یەک دینار لە بەرچینەوە نییە بە عەقڵ نییە زەواج ڕزق بە عەقڵ نییە ئەتو بڕۆ ناو پرۆسەکەی ڕزقت فراوان دەبی گوتم منداڵ بوون ڕزق فراوان دەکات ئەتە بە عەقڵ نیە بە عەقڵ بیتەنەوە سێ کەس دوو کەسی نانی دەخۆین دەبی شی زۆر پەشمان بکە کە دەبینە سێ کەس شی کەم دەکات ئەو بە عەقڵ بەڵام ڕزق خوای بەیان دێنێ کاکە ئەتو هیوا بەس هیوای پێ ببەخشە جارێ ئەوە بڵێم چیت بۆ کەسانە هەیە یعنی ئەوانەی کە ئەو بیرکردنەوەیان هەیە بە کورتی فقط چملۆ هەبی ناپلیۆن قسەی جوانی هەیە قایدی فەڕەنسی بوو طبعا نیمەی حڕۆبی دنیای لە سەردەمی خۆی ئەو دەیکرد ناویان لێنە دەیگۆ قائی چێە لەویان پرسی سەرکردە چێە گوتی سەرکردە هو بائع الأمل ئەو کەسە سەرکردەیە کە هیوا فرۆشە هیوا فرۆش یعنی چێ سەرکردەی ئەو زەمانەی ئەو کەسەی هیوا فرۆشە چی هیوا دەفرۆشی ئەو کەسە سەرکردەیە ئەوانە کەم بوونە مامۆستاکە طبعا وەرت سەرکردەکەم لە دەنێستە هیوا بەملەتی بەخشی دێت دەلێ وەڵڵی وەزعی ئەوەی فلان ئەوە لات ئەمەش لەبەر ئەوەمان لێ کرد هەندێک دینیوە بازار دەپسێ یعنی ئێستا یەک لێدوان درایە لێدوان کە پاش 15 ساڵی ئەم زۆر زادەرێم عەقلی هەندێک کەس چێشتی حەسارۆکەشتە خەدەماتی نەگەیشتی عەقلی هەندێک کەسی وە چێشتی حەسارۆکەشتە خەدەماتی نەگەیشتی لەوانەیە پاش 15 ساڵی عەقلی خەدەماتی ئەو عالەمە لەسەر زگرا دەچێشن یعنی لێدوانە چی گچکە درایە کە هیوایەک درا هەشتی حەسارۆک هەر عاردی دوو دەفتەر چوتە سەرێ هیوایەک یعنی یەک لێدوانی گچکەی سەرکردە چی بازار دەگۆڕی بەڵام ئەمە هەتا لێدوانی پسان و بازار ڕاوەستان و گەنج بێ هیواکرد نەبی مەخشەت بار دەوما دەرنایە باشە مامۆستا عومەر بێگومان تۆ کوڕەمەلای و خۆشە شارەزایەکی باشە لە دین چۆن دەڕوانگرێتەوە کەسێ لە ڕوانگەی دینەوە کە کردی خۆکوژیان دواتر دەچینە سەر بکوژیش بەڵام حەزەکەم لە دیناچی بۆ کەسە دەڵێن کە کردی خۆکوژیان زان دەدا ئایا کە دەڵێم دنیایان ناخۆش بۆ بێ هیوا بوومە لەوێ ژیانێکی خۆشی لۆ فراهەم دەکرێت بۆی کە لێرە ژیانی ناخۆش بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی ئیمامی بوخاریدا دەفەرمێت کەلیمەکی لە سێ فەقەڕی دووبارە دەکاتەوە دەفەرمێ خالیدەن مخەلیدەن ئەوە زۆر حەساسە لە حەدیث دەفەرمێ هەر کەسێک بە ئاسنێک خۆی بکوژی هەتا ڕۆژی قیامەت وە لە جەهەنەمێش هەر بۆ ئاسنە دەستی دەمێنێتەوە خۆی دەکوشتەوە هەر کەسێک خۆی بسووتێنی هەر خۆی دەسووتێنێتەوە لە ڕیوایەتەکە دەفەرمێت تاوا دەکاتەوە لەسەر چیایەک خۆی بایە وەک ئەمە دەڵێن لەسەر بورجێک لەسەر دسترێک بەڵام کە پێغەمبەر دەفەرمێت لەسەر چیایەک مەقسەدی ئەوەیە تەعمیمە لە جێی بڵند دەفەرمی هەتا ڕۆژی قیامەت هەیە لەسەر جێی خۆی داوێ ئەگەر تەماشای پرسیارێکی وەخت خۆی لە کولی قانون دەمخیند یەک لە پرسیارەکان مامۆستا تعریفی قەتلی دەکرد تعریفی قتل لقانون عقوبات عراقي دلي إزهاق روح بغير حق هو تعريف قتل لقانون عراقي صار كلمة إزهاق روح بغير حق أمجد ما مستوى كان برسيما مستوى روح سيئة إزهاق وكري قلت روح إنساني بكجيته بنا حق تقاتلي أمجد ما مستوى روح ناكجري هيز روح حق ناكجري في غمد فلمة إنكم خلقتم للأبد يوبو هتا يدرس كلاون عديد سي موضوع يعني إزهاق الروح ذكري والحاصل زوزا مشاريع عراقي يعني مشاريع قانوني كرياسة يقدر درجي يك بيت يك حرف يك فتحة وكسرة مساري جياني كسكاني خوار خوي دقوري لبرلمان ولا حكمي زنداني كانوا زور كان بحساب لمسائل بالضبط او زور القرآن وحساسيتي دبي اوي كدار درجي لسن متني شرعي وردجي زور دبي حساس دبي بكاتوا ما بس تكليرتيا ما مستاك قصة جواني كرت برسيارة جواني كرت يعني أو رجل لي فيرم ناي دكتور عبد الستارة رحمتي لي بيو جياني برنور بك يستماع قلت له لشريعة الإسلام أجر قاتل ومقتول كتنا برامبر يقدر ما نسيان السريق دانا دوك الزائد كتم موقف كابر دلي كشتم كاكا والله نم كشت بعد دمي كشت نم كشت بعد دمي كشت لو موقف راوستاين يستمع جيان ومردن هيزواتين معه دو قول له بريار ده دليل لو حالة أجنبي كابر يكوجي أخدم كوجي هر نايبي كوجي لو دلي بابت كوجي بس نابي بيكوجي لو حالة تدبي مقتول هالبجرينا قاتل صورة زان مرد ولا بندستيك لا شرع ها أم باشر بكوجي باش بكوجي باش بكوجي باش نابي بكوجي راست دبي بكوجي وصورة زان مني كوجي مدام كوجي زود كش كشتي تقول كأكل التورح يقوم في دليل دفاع عن النفس بالله
بەڵام لە حاڵەتێک کە ئەو هاڕاوەستا هەردوو مسلمانە دوو کەسەکەی کە دوو گول لە بەرامبەرێک ئاتوو دەبی تەنازول بکەی لەسەوە بیکوژی لێگەڕێ ئەمام الله ئەو مەسئول بی لەو فیشەکەی کە تەقاندیتی قاتل بی نەک ئەتوو دەلێ لۆ پرسیارەکە لێرە لۆ ئەتوو دەبی بکوژی لێ لۆ نابی بکوژی وەڵامەکی زۆر جوانی داگوتی دەبی تێبگەی لە شەریعەتی ئیسلام نەفسی تو ئەمانەتی تووە بەڵام مولکی تو نییە نەفسی ویش ئەمانەتی ویە بەڵام مولکی وی نییە ئەگەر کەسێک جورئەتی کرد کەسی بەرامبەری کوشت یعنی غولووی کرد زێدەڕۆیی کرد تەکەبوڕی کرد کە نەفسی خۆی پێگەورەتر بۆ لە بەرامبەری ڕاست مامۆستا عومەر حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جوانە و شاملیشە بەڵام حەزەکەم بە زمانی خۆمان بە زمانێکی گەنجانە تێمانگەینی ئەگەر کەسێک خۆی کوشت لە قیامەت ژیانی چۆن دەبێ ئەوەی ئەمن دەڵێم ڕایە بە فتوا وەرناگیرێ بن بە ناوی مفتی نهاتم قسە بکەم بەڵام ئەوەی ڕای خۆم دەڵێم ئاگادار بە نەکو خەڵک بڵێ ئەوەی گوت چکە قیامەت من نییە حکمی لەسەر بدەم ئەوە دەم تێگەیشت لە بازنەی بەڵێ بەزە لەو بازنەیە قسەی لێ بکەمەوە هەرچی عەقلی هەبی ئەو کارە ناکە هەرچی عەقلی هەبی ئەو کارەش دەکا کو یعنی عەقلی بی و کارە ناکە عەقلی بی و کارە دەکا ئەگەر عەقلی بی فکر کاتەوە کە خوایەک بوونی هەیە و ئەوی هینایەتە سەر دونیای لەوەی نەهینایەتە سەر دونیایە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بدست خذ خلنا وبيشتوا روينا ده أو عقلي بيو شيء ناك أو ما زاني أو عقلي شيء نبي أو شيء دكا تيا كابرايك كدبيني نفسي خوي روحي خوي لبينا أو دباتن كأملي شيء خو بيغمبر وزاننا مقيامتها باشا ما دام تو دزاني جانك بردوام تصاور دك على دواء أو جانك كرتي استهيا من بو حاضر بحاضر شيء بدم ككو دزانم يقين لإمامي كان برسي كو يقين من إمام علي وكان كو يقين بين وحتى الأثرات حديثة تفرمي كو يقين بين كم زندي بونه إلى قيامة إمام علي فرمي كو دنوي دخوي أنا قلت بالي قلت هذا مري قلت واي قلت باش مردني الله استوى أنا لخوي قلت لخوكي قلت بالي قلت باش مرد قيد ذكريه قلت كدخوي دزاني تباس الدنيا قلت نعم إذن عرب الموت أخو النوم والنوم أخو الموت خوتن براي مردنيش براي خوتنا أما هردوك دخوين ما دام أمن دزام خوتنا كم لبيش ودعاء الله سبحانه وتعالى تاي خالدين فيها أمن له أو إيش جز كيف بكم كوات أو كسي للروانجي شريعة وقصي لبكم فاشل ترين بيركرنا وإنساني أويا كبهشت شي بانو برين أقل لدركي باش بسجورين باس قصور ثريا وزي في آي بي قرش بختياري وخون شاري خونا كاننا وبهشت ناكم أم باسي بالضبط أم باسي بنسري سيداوي دكم دول مقامي جوري باشت بلام وقت أول كخراب ترين زي هالبجيرين ده هندي دنيا بيد بخشي بس بيد بستنا وبهشتي فقير ترين أهلي بهشتي ده هندي جوي زي ببدكي أمن أو عقل قدسكي كوبا وعقل خلاص كم باب كوجريم بس خوشم ناكوجم بۆ بێهیواکان گەنجە بێهیواکان هەیە سەرەتا پێویستە چی بکەن چ شتێک باشترین شتە لە قۆناغی ژیانیان بیگۆڕن کرد لە دوایەوەی کە بێهیوا بوون سەیری دەوروبەریان کەم بزانم منداڵ لەسەر گۆیزەی لەدایک دەبیانە هەر منداڵێک لەسەر گۆیزەی لەدایک بوو واتە ئەوەیە خودا هیوایەکی بە مرۆڤایەتی ماوە چاکسازی بکە مادەم منداڵ لەدایک دەبی منداڵ بەریە پەپولەیە وكل مولود يولد على الفطرة مادام أو كسبه هو أمام دم يقوم بكوجم تماشى دكم زيانكم من ضالة شديبي تماشى دكم برايكم من ضالة شديبي فراكم من ضالة شديبي مادام خوا ويك دلسة جوي زي من ضالة دايق بي كواته إيش تا خدا هواي بمروف ما وساق سازيبك أجا خداك بهواي بمروف ما بي أو هم جوري عظمتي بوجسكي تبي أوجسكي عقلي سامي هواي شو بقولينا ما بي گۆڕینی هاوڕێکان باس لەبن کرد لە سەرەتای قسەکانت هاوڕێ یەکێک لە کاریگەرترین کەسەکانی سەر ژیانە ڕێخستنی هاوڕێ تا چەند گرنگە بۆ ئینسان بۆی کە دوور بێت لە بێهیوایی ئینسان پێش ئەوەی بگاتە مەرحەلەی بلوغ و باڵغ بوون نازانی هاوڕێ یعنی چی نازانی هاوڕێ یعنی منداڵی کۆڵانەکەتە بەستەوت ئەمە هەروە مافێر بوو بەڵام خوا لە قورئان دەفەرمێ یا وەیلەتە لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا هەندێک کەسێ لە قیامەتدا پەشیمانی دەگەزی زمان ئینسان دەلێ بریە ئەوەم نەکرد بە هاوڕێم زۆر کەسێ مادەم دەزانی کەسەکەی وا دەباتە جێ خراپ وا دەست دەگری لە جێ خراپ وا بیرکردنەوەی خراپت دەداتێ واشتی خراپت لۆ دەنێری یعنی گچکەترین بەڵگەکان ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی دەباتە ڕێیەکی خراتر بەرەو هەڵدێرە کە دەبا کە جارێ بە خۆت لە عەقلی لاوایش هەستی پێ ناکەی ئەگەر ئەتوو بەس ئەوەندە عەقڵەتە بی ئەو شتێک کە دەیبینی خراپە پێچەوانەی یاسایەکان و دەقەکانی خوا و پێغەمبەرە
و دڵی ئینسانی پێ ناڕەحەت دەبی ئەگە هیچ نەزانین لە شریعەت دەڵێ ئیستەفتی قەلبەک لە دڵ و پرسەکە گوناح دەکەی ئینسان دڵی قەڵس دەبی خلاص شتێک دڵی قەڵس کرد هۆکارەکان و وەسیلەکانی ببڕە بڕۆکن ئەو کەسەی کە دڵت خۆش دەکەوە چی پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام برادەری باش وەک گوڵفرۆشە ئەگەر لێشی نەکری بۆنی هەر خۆشە هەبەکری دادەڕێی کابرا دەبین هەموو جۆکەیە پەمپ و گوڵ و ڕێحانی کردیتەوە هەر جۆکەی گوڵفرۆش لەناوگەڕە کەچی بۆنی خۆی هەیە ئێتر ئەگەر تو نزیک بیەوە دێ دەرە دەرەندەلی بۆن لە خۆتدایە دەڵێن ناوەڵڵا دوێنێ لەکەم برادەرێکی بووم بۆنی دەفرۆشی بۆنی ویت لێ دێ یعنی ئەتو هۆکاری نزیک بوونەوە لە ژینگەی ئەو برادەرە بۆنت خۆش دەکات مامۆستا هەرچەندە دوور دەکەوینەوە لە بابەتەکە بەڵام زیاتر بەڕاستی لەو بابەتانە شارەزایەکی باشتە هاوڕێی باش یعنی برادری بە هیوا ئەو برادرانێکی هیوات پێدەبەخشن چۆن دەناسرێتەوە لەگەڵ کەسێکە بە هیوات دەکات کۆ ئەو کەسانە بناسینەوە بە هیواکان دائیمەن لەسەرەوەی عەقلی تونە چۆن زۆر زار ڕخنەت لێ دەگرن بە تەنیا ئەوە نیشانەیانە ئەو شتەی ئەتوو هەموو عالم پێ دەڵێ عام ئەو دەڵێ کاکە ڕاوەستە بە بەڵگەی 1 2 3 ئەو عام نییە نقطەی ئەخیری ئەم دەبینی پێشەوەی نقطەی سەرەتا دەست پێ بکەم دەڵێ هەمیشە کەسە سەرکەوتووەکان لە ژیاندا لەگە کەسە شکست خواردوەکان بێ خاڵ زیاد دەکرێنەوە پێش ئەوەی هەنگاوی سەرەتا باوێن هەنگاوی کۆتاییان لێ دیارە هیچ هەنگاو نانە ئینسانیوە کاتو پێت هەنگاو دەنێ ئەو کەسە عاقڵەکە ئەولایەتی تیا دەڵێ کاکە ئەوە تو دەڕۆی ئەوە کۆتاییەکەیتی وەردە دەرێ ئەخەر نا ئەخەر با لەوانە نیە تو زۆر معقەدی دەڵێ ئەوەی لەسەرمە پێت بڵێم وەک هاوڕێکی دڵسۆز بەجێم دەکەی بەجێم کە بەجێم ناکەی کەیف خۆتە بەڵام ئەمن دەزانمە تو لێرە دەپسێ لێرە تێدەکەوی لەو هەنگاوە تێدەکەی ئەو هاوڕێیانش باشترینن بێگومان طبعا ئەو نیعمەتە دەڵێ الصاحب هاوڕێ چێشکەرە بێگومان عزیزان دیارە یەکێک لە مەرجەکانی یعنی دووربوون لە کردی بۆ کوژی بەڕاستی مامۆستا باسی کرد هاوڕێیە و زۆرێک لەوانش کە چیرۆکیان دەبینی هاوڕێکانیان هاان دەربوونەوە بۆ بابەتانە پێچەوانەی و بابەتەیە کردی خۆکوژێ بزارە بابەتێکی ترمان هەیە بکوش کەسێک دەکوژێ نی زۆر زار دەبینی منداڵێکە لە تەمەنی چێرزەکاریە ئەوساڵ هەڕەشە دەکات ینی دەڵێ گەر بێت و ئەو نۆنەکەن ئەوەی دەکوژم ینی ئەو هەڕەشانەیان ئەو کردانەی بکوژی چۆن وەسفەکەی جەنابەت بەڵێ لە قورئانی پیرۆزدا لە ئاەتی 93 سوڕەتی ئەنیسا تونترین سزا لە عقوبات لە قیامەتێ تونترین سزا دانرابی لە بینی مرۆڤایەتی ئەو ئاەتێ دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يقتل مؤمنا متعمدا هر کەسێک بە تەعەمود بە ئەنقەست ئیماندارێک بکوژی طبعا كلمة حساسة نافل من مسلما متعمدا مؤمنا متعمدا يعني بلشي برستر إيمان دار قصة هي اللي سورة لكن خواي دفرمي فجزاؤه جهنم أو يك بتاقية كم بدنك عقوبة كم فجزاؤه جهنم خالدا فيها هتاي نناو جهنم دميني قال لي دمي تلميح شيء قرآن بدم ليس آياتك أهلي بهشتي كلمة خالدا بكارناتي لقرآني تەنها کەلیمەی خالیدینە بەکارهاتوو بەڵام لۆ جەهەنەم هەردووچی بەکارهاتیە خالیدینە بە جەماعی لەگەر ئینفیرادی خالیدەن وەک کابرایەک بستە سزنی محەتەی ئەگەر سزنیکەن لەگەر 20 کەسی عقوبەشی زۆر ناخۆشە لەوی ناخۆشتر چییە لە هەموو ژیان لەوینە ئینفیرادیە کەس نەبینی یا ڕەبی لە جەهەنەمێ ئەوەی ئیماندارێک بە متەعەمید بکوژی لە ئینفیرادیە خالیدەن فیها بەتەنها لە جەهەنەمێ دەنێن بە خالیدەن ئاەتەکە زۆر حەساسە خالیدەن فیها خوا بۆش ناوەسی دەفەرمێ وغضب الله عليه ئەوە غەزەبی خواشی هاتە سەرێ تو بەخۆی لە جەهەنەمێ بی هەتایەش بی لە ئینفیرادیش بی و غەزەبی خواشی بێتە سەرێ بۆش ناوەستی خوا سبحانه وتعالى فەرمێ ولعنه و لعنەتیشی لێ دەدرێ هەتا دەگاتە ئەو زە دەفەرمێ وأعد له عذابا عظيما توێنترین سزاشی بۆ ئامادە دەکرێت وەرە یەک قانونم لۆ بینە ئەگەر کەسێک بکوژی ئەو هەموو عقوبەی لۆ حازر کراوی لە هەموو دنیایە مەتنەکەم لۆ بینە دەقەکەم لۆ بینە لەوەی حەساستر بی ئەوە خوا بەس لە ئەوەی شەی دەکات دەفەرمێ ئینسان جورئەت نەکا کەس بکوژی کورە کاکە ڕۆحی ئینسانی پێغەمبەر دەفەرمێ الآدەمی بنیان الرب مەلعون من هەدەمە مرۆڤایەتی و ئادەمی زاد بوون بینای خودایە وەک کابرایەک تەشبیه نەبێت و بینای شتێک یەک شۆفەری لێدات و سم پێت ناخۆشە
ئەگەر خوا بینایەکی دروست کاکە ئەو هەموو عەقڵ و ئەو پەڕی تەکنۆلۆژیا لەناو جسمی ئینساندایە وفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون ئەدی لەوەی دانرای ئەتوو بچی ڕینگ دوگولە لێ ئەوم زارە باب نکتەی دەجێتەوە دەرێکن کۆڵانی بیرێژیان یەکەکە بوو کەمال جاسم و ئەنگۆ پێدرن کەمال ئەستا عەزەلات و مەزەلات و ئەو بابەتانە بوو کەڕڵاڵەکە بۆ حەباڵ بۆ لەوێندرێ گوتی هاتە ژۆر گوتی بەگارەگاری خۆی یعنی بە زمانی خۆی کاکە چ بووە ئەو زەلامە گەورەیەنگۆ باستان دەکرد و عەزەلاتی بوو دوو گولیانەدا ڕۆی گەورە دوورمان خای ئینشەڵا لەو کارە ساتانە مامۆسایانی هەر کەسێک بیر لەو بابەتە دەکاتەوە جا بە هەر هۆکارێک بێ هەر هۆکارێکی دنیایی بێ بیر لە کۆکشتنی بکاتەوە بێ زۆر بیریشی لەو سزایانە بێ بەڵام پێم برێ لەگەرەوەی کە ئەم سزایانە خۆی پەروەردگار بۆی داناوە کەسی بکوژ لە دنیاە چۆن سەیرەکرێ لەناو کۆمەڵگا چۆن سەیرەکرێ خوای ئەگەر بزانە کەسێک بکوژ بی ئەگەر بکوژێک لە سەحەق بی لە دنیای مەرتەبە شەرەف وەردەگری و بە باشە باز دەکری دەڵێن ئەوە حەقی بابی خۆی وەگرتەوە کابرایەک بەناحەقانە زوڵمی لەو عایلەیە کرد بابی یەکەچ کوشت برای یەکەچ کوشت کابرا بە شەرەفان پاش 30 ساڵی کچ و قاتیلەکەی کوشتەوە ئێستا ڕاستە بکوژی یەکەم هەیە ئێستا بۆ بکوژی دووەم بەڵام بکوژی دووەم حەق لێسەنەرەوەی بکوژی یەکەمە ئەو کەسەش بکوژە بەڵام ئەوە لەناو کۆمەلگادا بە شەرەف سەیری دەکرێت کە ئینسانێک بۆ زاخیە بۆ غیرەتیە بۆ قبولی نەکردە کەستە عەدا لە عەرز و ناموس و خەڵک و دراوسی و باب و خێزانی بکە بەڵام ئەوە سنووری خوای بەزان ئەوەش بکوژە بەس ئەوە بە مەلعونی لە دنیای نایڕۆیی ئەوەش بکوژی قاتیلی یەکەمە بەڵام ئەو بەسەر بەرزی نایڕۆیی باسی بکوژەیە دەکەین کە لە کۆمەلگایە بەبێ سوود یان کوردەواری دەڵێ بەعنتەری خەڵک دەکوژێ یان ئێستاکە کە دەبینین بەڕاستی من حەزەکەم زۆر لەسەرەوە دیار دەبووە سیمام ساڵمەر ینی گەنجێکە دڵە گەر نەمدەنێ و کچەم نەدەنێ ئەیان کوژم ینی زین وشەی کوشتن بۆتە ینی وشەیەکی زۆر سوک لەناو کۆمەلگا دەبینی چەکێکی بەدەستەوە لە پرۆفایلەکەی خۆی دەنووسی ئەگەروانە بێ دەی کوژم ینی ئەو کوشتنەیە فعلەن وشەیەکی ئەوەندە سوکە بە زاری ئینساندا بێ هەم لە دنیا هەم لە قیامەت ئەمە دیتمان لە فولایتەکی یەکە کوژرا بێگومان دیتمان لەسەر گارەگارەکی دەنگ بەرزکردنەوەی هۆڕنەکی یەکە کوژرا لەسەر کۆتری یەکە کوژرا ئەوە باسی ئەوانە دەکەین کە فعلەن ئەو کەلیمە سەنجینەی کە خوای گەورە ئەو هەموو سنووری لێدانایە گەیشتی تا حەدێکی کە ئینسان وای لێ بێت وای لێ بکاتن ئەوها بە سوچی سیر بکرێت سەبەبەکە دەزانی چیە ئەمن هەفتەک نابی لە دانیشتبووم لە ماڵەکی میوانە کات کابرا نەوەی خۆی لەگەر بوو نەوەکەی هاتەکەم باپیرەکەی گوتی باپیرە گوتی یان گوتی ئەوە فلان منداڵ لە فلان منداڵیدا هەردووگەری خۆیان بوو لە ناوخۆیان یعنی نەوەکانی خۆی گوتی بڕۆ بلی عاقل بەگەنە بابە گەورە دەیدەت کوژم بەزەوشە تەمەشامیشم بەو نقطانەیە طبعا زەلامەشی لەو پەڕی عەقڵە لە معلوماتت لەو پەڕی ژیری و دنیا دیتەیە باوکی منی شاهد بوو دانیشتبوو لەو مەجلیسەی ئەمش دانیشتبووم گوتم مامۆستا ئەتوو ئەگەر ئێستا ئەو منداڵە بێتەوە بلێ دیسانەوەی کردەوە دەچی دەیکوژی گوتی نانە لەوە بیترسێنم گوتم بتگوت بە جێ ڕادەکێشم لۆ دەتگوت دەیکوژم ئەتوو ئەو کەلیمەت زۆر بە ئاسانی هێشتە جێ منداڵێ ئەو کەلیمەت زۆر بە ئاسانی هێشتە جێ منداڵێ کە ئەو قسانی لە لاوەعی دەستە ژۆرێ لە قانونی عەقلی باتن بیست یاسا هەیە دەلێ لا شعور لە کۆتاییدا لەسەر شعور زاڵە ئەو منداڵی کە پێی دەڵێ مەسەلەن کورە ئەتوو نابێ هیچ ئەرێ کوڕم لەوەندە فاشلی ئەرێ کوڕم لەوەندە وەڕوجێژی ئەمە هەموو زارە تەڵەبەکمانە بوو هەندێک شکلی عەنتیکە بوو دەگەیشتە سەر ئاستەکی یعنی یەک جار پێم گوتم ئافەری مەتو زۆر پیاوە عاقلی پێ دەکەین مامۆستا یەکەم جارە جێونە بێگوم لە عاقڵ مامۆستا تەوان کاتەکەمان بەرەو کۆتایی چوو حەزەکەم لە کۆتاییە پەیامت چییە بۆ کەسانەی بابگەڕێنەوە سەر خاڵ یەکەم کردەی خۆکوژیان لە خەیاڵدا بە کورتی لە ماوەی دەقیقێکی پەیامت چییە بۆوانە دووبارە ئەو نقطە دووبارە دەکەمەوە ئەگەر ئینسانێک خوای گەورە لە قیامەتی دەفەرمێت ومن خفت موازینه خوا کەلیمەی میزانی بەکار نهێنایە ئەوەی ئەمە فێری بووینە لە مامۆستایان و خەڵک خوایەک میزانی دانایە لە قیامەتی کردەوەی باش تێ دەکەنێ و کردەوەی خراپ تێ دەکەنێ باشمان زاڵ بوو ئەوە دەچین ئالی باش تێ هەندێک شاپ شولاقشمان لێت دەن با ئەوەندێک کە خراپەمان کردیە ئەگەر خراپەشمان زاڵ بوو ئەوە قوڕمان بەسەرێ حەسەناتەکە دەڕواتە ئەولایە و سەیئاتەکە دەیسڕتەوە بەڵام تەماشاکەن خوا دەفەرمێت ومن خفت موازینه میزانەکانی
واتە خوای گەورە بە تێک چاو بە یەک میزان مرۆڤایەتی ناپێوی هەر کەسێک دەستە بەرامبەر خوای بە یەک چاوسەری ناکە خوای گەورە دوور لە مەقامی عەدالەتەوە عادیلە ئەو مطلقە بەڵام چەند میزانە چییە با میزانێک لە میزانەکانی ڕەحمەتە بە معنای کەلیمە میزانێک لە میزانەکانی وەچی باسم کرد مادەم خوای گەورە مرۆڤ لە دایک دەبیت لەسەر دنیای ئیتر هیوایەکەی کە مرۆڤ چاکسازی لە خۆشیدا بکات کەواتە هیچ کەسێک تەنانەت لۆ کەسی بەرامبەریشی تەنانەت مانشێتی هەواڵەچیش تەنانەت پۆستەچیش تەنانەت شتەچیش ئەگەر لە هوشارکردنەوە نەبی تکایە نە بڵاویکەنەوە نە لایچکەنە با خەڵکێک هەندە بە ئاسانی هەواڵی کوشتن نەگاتەوە کەیتکە یعنی هیچ ڕۆژێک ئەخبارمان نەکردیتەوە لەو عێراقی کە ڕێژەی ئینتیحار لەسەر ئاستی دووەلی عەرەبی بە پلەی 1 لە مسڕە بە پلەی 2 لە سوودانە بە پلەی 3 لە جەزائیرە بە پلەی 4 بە پلەی 3 لە یەمەنە بە پلەی 4 لە جەزائیر بە پلەی 5 لە عێراقە زۆرترین خۆکوژی کاری خۆکوشتن لە عێراقە یعنی ساڵانە 800,000 ئینسان ئینتیحار دەکات ئەو حەدەی 800,000 ئینسان ئینتیحار بکات ڕێژەی زۆرەکەشی کە 179 لە وڵاتانە ڕوودا کە ڕژاریدا دەژین لەژێر ئەوەی کە ئینشاءالله بمان پارێزێ و دوورمان کە لەو کەسانە اللهم آمین زۆر سپاس ماوە ساڵم سپاس بۆ تۆ کە لەگەڵم بووی بەڵێ زان و خۆشەویستان ئەمە تەورەیە بوو لە شاری هەولێر پێشکەشمان کردن بە هیوایی کە هەموو لایەک بەتایبەت موسڵمانان دوور بن لەم دیاردەناشیرنێکی ئێستا ڕووی لە کۆمەلگای کوردی کردو و هەوڵی نەمانی ئەم دیاردەیە بدەن زان و خۆشەویستان دەگەڕێمەوە ستۆدیۆی ناوەندای هاوکارانم کاک جەلال و کاک دانیار بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئەمران ئەمیر سپاس بۆ میوانەکەت عزیزان دەچینە لای پەیامنێرانمان سەرەتا دچمە دوهۆک لای پەیامنێرمان ئەمجد سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لە پارێزگای دوهۆک چین بله کاک جلال سلاوت خودلتا و بینرد کانال آسمانی پیام بن بله افروکه 31 کو روژا جهانی نهیلانا جگاره کشان سرانسری جهانه اسنو که رهبری خو پاراستنا ساخلمی پاریزگاه دهوکه الویرج افروکه چالاکی کات ابتا گیرانج بخمت هنده کو آست شیاریت ناف خلقه که دابیت زده کرن و ماتر سیاج برکشان سر ساخلمی امروی بیت دیار کرن مدبیت از دکتر بلند بیاری ور بگیرم کو سرپرشت و چالاکی بو دکتر بجین اف چالاکی افروکه و ساز دای بخمت چه بو و چته دا دیار کر و ویا چه پیام گهینن بله اف چالاکی افریکاسی و ایکی پنج اوی هات یه دست نشان کردن جلای رخرا و ساخلمی جهانی و روزا نهلان جگاره کشانه بو پتر هشیار کردن خلقه و مرما رخرا و ساخلمی جهانی و هدف اوجی افصاله دوی روزه داست پتر جه هشیار کردن 100 میلیون کس جگارکش و نه جگارکش بو وی دیار دا خراب و نشارستان بله بجین الپارزگاه دو که هم بحث کنن الهرم کردستان رژا جگاره کشان رژا جگار کشان چنده یعنی رژا بلنده یا کمل دیف استاندارد جهانی چویه دیف استاندارد جهانی بچه کمتره و هر وسط تقریبا الجهانی نزیکی رژا 40 صديه والعراقي والهرم كردستاني ودهوكي نزیکی رژا 20 صديه الديف مسحك هات يكرن ال 2015 جلای رخرا وزارت تندرستیا عراقی و بل اگم بحث بکرتی بوم بحث ماترسین جگاره کشان بکیان او ماترسین جگاره کشان سر جواکی بگشتی یا نرگیله یا هر تشتکی دیابت بجن نرگیله الکترونی بیتیان يعني حتى افتشت هنا يبت كهربائي بجين چند مدرسه و چند اگه بکرتید ما بحث بله الجهانی اف روکه نزیکی و جگارکش نزیکی جگارکشان 100 میلیون کسال الچرخ بوری گیان خوش دزدن یا تو پیش بینی کردن نزیکی میلیارد کسا گیان خوش دزدن هر هفت خلکا اگ گیان خوش دزدتش بر جگارکشان العراقی هر 20 خلکا اگ گیان خوش دزدتش بر جگارکشانه هر وسا زیان نوی زیان آبورین از دارایی و هر وسا سرجینگه و هر وسا سرتاک کسی جی جلطا مشکی جلطا دلی جلطا پیا چه دکت پنجشه را دوی و قولون و معیده چه دکت هر وسا بو دوی جی تاثیر بهنیت کت و دانزر کرنیت کت و هر وسا آفرت دوگیان جی کارت کرنه لیت کت و طبعا زیان آبوری جی الهرم کردستان نزدیک 100 میلیون دلار سالانه الجگاراتنا مزاختن اوجی زیان کا اگجار زور یا مزنه و هر وسا جی پتر هشیار کردن خلکی مدوید دا اف رجاهنه کیم ببت
دموک بسیار دکتر بجین راسپارت و چنه بو حکومت بو خلقی کی بو دزگهن پیوندی دار یعنی تایبتی بجین اگر مثلا بو نمونه باج بیت زده کن سر جگاران او دبیت ریک وکو بجین ریگیریک بیت الکیم کن نارجا جگار کشانه العراق اندامد الجفات نهلان جگار کشانه هر سال 2007 و پارلمان عراق سال 2012 یاساینات یدارو هلوسا هلیما کردستان او یاسا اگر بیت تفعیل کردن تقریبا غرامات تندس بيت كانش 10,000 دينار حتى مليون دينار جگاره کشان قدغه بیاسال جهن گشتی و فرمانگه حکومی و وزارت و قطافخانه و جهن پرستگه آینی و مزگفت وانا هر وساجی داخلی تاکسی دا و اوت همی هگر یاسا بیت تفعیل کردن و هر وسا زاروک نابی جگاره بفروشد نابی دعایت بو جگاره کشانه زۆر سپاس بۆ پامێرمانم جات ئۆبید لە دووەکۆ لەگەڵ ماناوی وڵازان دەچینە پارێزگای سلێمانی پامێرمان ڕامیار عوسمان وەردەگرین ڕامیار پێم وابێت لە ماواتی سڵاوی خوا لەبێت دوایین زانیاری چیەوە بۆچی لەوێت بەڵێ دانیار سڵاوی خواتان لێبێت من لە خەزای ماوەتم ئەمڕۆ ئەوەی کە لە پشمۆ دەیبینن یعنی شوێنەوارێکی مێژوویە ئەو بەردە ئەگەر لە وێنەکانە بیبینن دەوترێت شوێنەوارێکی مێژووی لەسرە کە مێژوەکەی بۆ 300 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە پێشتر پێش 15 ساڵ خەڵکی ئەم ناوچەیە بینویانە کە نووسینێکی لەسەر بووە نووسینەکە فارسیە کە لەسەری نووسراوە بەڵام پرسیارم کرد لە خەڵکی ناوچەکە نازانن کە نووسینەکە چیە لەسەری بەڵام نووسینەکە کە لەسەری نووسراوە فارسیە و دەوترێت بۆ سەردەمی پاشا ئەسکەندەر دەگەڕێتەوە کە ماوەی نزیکەی 3 بۆ 4 ساڵ لێرە ینی حکومڕانیان کردووە لە خەزای ماوەت لە دوای ئەو 15 ساڵە تا ئێستا جارێکی دیکە بەردەکە بەشی نووسینەکەی کەوتۆتە ژێر گڵەکەەوە ئێستا گڵەکەی لەسەر لا دەبرێت تیمێک لە شوێنەواری سلێمانی هەروەها قایمقامەتی قەزای ماوەت و بەشێک لە ینی ناوەندی ڕووناکبیری خەزای ماوەت هاتوون لێرە تیمێکیان هێناوەوە دانوێت ئەو گڵە لەسەر بەردەکە لابەرن بۆی کە بزانن چ نووسینێک لەسەری نووسراوە بۆی کە ینی کەشفی بکەن ئایا نووسینی لەسەرێتی چی لەسەر نووسراوە مێژوەکەی بۆکەی دەگرێتەوە بەڵام ئەوەی کە من پرسیارم کرد بەشێک لە شار حاڵەکان پێشتر بینیویانە کە نووسینەکە فارسی بووە مێژوەکەی دەگرێتەوە بۆ ساڵانی نزیکەی 1600 چەند ینی 50 ئەوانەی زاینی کە نزیکەی 300 ساڵ پێش ئێستا دەکات دەمێت بچمە لای کاکامەران بزانین بەنیازن چی بکەن لەو بەردە شوێنەوارە مێژووی کاکامەران سڵاو لەبێ بەنیازن چی بکەن لەو بەردە ینی شوێنەوارەکەی ینی مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە بەنیازن چی لێ بکەن ئەم بەردە تەمان پێشتر لە دەرەوە بووە نووسینێکی لەسەر بووە بەزە و کاتە لە بەرەوەی نەتوانراوە بپارێزرێت و کەس نێنراوە لە بەربەردەکە خراوەتەوە ژێرگ بڵێستا جارێکتر ئەمانەی ئەو بەرە دەربێنینەوەوانێ لیژنەیەک لە مۆزەخانەی سلێمانیەوە هاتووە بۆی کەوە ئێمە ئەو نووسینەی لەسەر ئەو بەردەیە بزانین ئاماژاکە بۆ قیمەی مێژووی ئەو نووسینە چییە کە لەسەر ئەم بەردەیە ینی ئێستا ئەوەی ئێمە ئەمانەوەی ئەم بەردە دەرکەین قۆناغی یەکەم دەرکردنێتی ئەو برادەرانە ئەو خوێندنەوەی بۆکەن بزانن قیمەی تاریخەکەی چۆنە ئەو کاتێتر بەڕاستی قسە لەسەرەوە کینایە لە ماوە بمێنێتەوەیان بنێرێتە بۆ مۆزەخانەی سلێمانی باشە دەوترێت ینی پێش 15 ساڵ جارێکی دیکە ینی نووسینەکەی بینراوە کە نووسینێکی فارسی لەسەر بووە ئەو کاتە ینی بۆ گرنگی پێ نەدراوە مەسەلەن ئەم بەردە دەربهێنرێ لە شوێنە تا بندرێ بۆ جارێکی دیکە کەوتۆ ژێر کەڵ و خاک ئەتر ئەو قۆناغە نازانم بەڕاستی ڕاستە بەردەکە بەدەرەوە بووە ئیتر وایە سامە جارێکتر دەستمان کرۆتەوە بۆی کەەوە بەردەکە دەربێنینەوانێ و بزانین ئەو قیمە مێژوویە هەیەی چییە ئەگەر جەنا ببیتە ئێرە پێم بڵێ وتە ئەمە نووسینێکی فارسی لەسەرە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی برادرانی کە بینیویانە یعنی ئەوە پێشتر کە باخە کە چاپ کراوە پێش دە 5 ساڵ بەر لە ئێستا کەم باخە چاپ کراوە ئەو بەردە نووسینەکەی دیار بووە ئەو نووسینە سەردەمی ئەسکەندەر پاشایە کوڕی خان ئیسماعیل خان بووە کە دەسەڵاتیان لە بانە و ماوەتا هەبووە و ماوەی 4 ساڵ دەسەڵاتیان هەبووە ئەو کاتێک کە دەسەڵاتیان هەبووە دوایەوە بابانیەکانی دیسەنجارێک کە دەسەڵاتیان هەبووە ویستوانە ئەم سنووری ئەم ناوە فراوان کەن سنووری قەڵەمڕەوی خۆیان بۆیە دوای 4 ساڵ توانیوانە ئەو دەسەڵاتیان لێ بستێنەوە و کوڕی فەقێ ئەحمەی دارەشمانە خان بوداخ
ئەو کاتە بەرپرسی ئەم ناوچەیە بووە لەگەڵ عشرەتەکانی ئالان و بڵباس و ماوەت و ئەم ناوچانە ئیتفاقیان کردو و ئیتر توانیویانە لێرە ئەو دەسەڵاتە بکردنە دەست و ئەو بەردەیە و سەردەمەیە ئێستا ئەمڕۆ بەڕاستیەوەی کە بێماوتووە پێشتر ئەو نووسینە بینراوە بۆی ئێستاش شعرەیان دەلالەت لە دەسەڵاتی کەسە نووسینە دەلالە لەوە کاکە ئەوەی کە پێم وتی لە ماوەی ئەو 4 ساڵە حکومی ئەم ناوەی کردووە ئەم شوێنە دوای ئەوە لە سەردەمی کوڕەکەی فەقێ ئەحمەدی دارەشمانە بابانەکانە بووە بە شوێنێکی زستانە و پاییزە هاوینە هەوار ئەم ناوچەی ماوەتە بۆیە ئەمڕۆ شوێنەواری سلێمانی و زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیان ڕوسمان لە ماواتەوە لەگەڵمان ناوی. بەڵازیزان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژێم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سود و ڕێزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا سبێنێ لەگەڵ هاوکاران جارێکی دیکە دێنەوە خزمەتان بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتانەگەر.